سەرکردایەتی بڕیاری داوەکەوە گرنگی تەواو بە شاری بەغدا بدا، گرنگی تەواو بە مەڵبەند و کۆمیتەکانمان لە بەغدا بدا و پەیوەندیەکانمان چاکتر بکە. ئێتیمامێکی تایبەت، گرنگێکی تایبەت بە کوردی بەغا بدەین، بە خەڵکە دڵسۆزە، ئەو خەڵکە بەڕاستی یەکێتیە و غەیری یەکێتیەکانیش کە لەم شارن چەند ساڵە نزیک بوونە لە ئێمە، چونکە بۆ خۆتان نەزانن جەنابی مام جەلال گرنگی تایبەتی بە بەغدادا، گرنگی تایبەتی بە کوردی بەغا بە هەموو پێکاتەکانەدا. اتحاد الوطني الكردستاني بصراحة نشكر الأخت ئاڵا. زۆر سپاسی بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین کە سەردانی بارەگاکانمانی کرد، هەروەها بە سەرکردنەوەی خانەوادەکانی شقامی کیفاح بەبێ ئەوەی هیچ جیاوازیەک لە نێوان خانەوادە کوردەکان و عەرەبەکاندا بکات. لەو سەردانیدا خاتو ئاڵا تاڵەبانی هاوکاری مرۆیی بەسەر خێزانە کەم دەرامەتەکانی شەقامی کیفاحدا دابەش کرد. بۆیە جارێکی تر سپاسی ئاڵا تاڵەبانی دەکەین. نشكرها شكر جزيل ئاڵا تاڵەبانی الأخت.